هەر سەبارەت بە دوایین هەنگاوەکانی پرۆسەی هەژماری من جێبەجێکردنی تۆمارکردن لە پرۆژەی هەژماری مندا هەندێک لەو بانقانەی کە کارەکانیان ئێستا بەردەوامی هەیە باسی ئەوەکەن کە ATM زیاتردانێ جگە لەمە و بەگشتی لەسەر ئاستی گشتی هەرێمی کوردستان و بە تایبەتی ژەوت و پارێزگایی کە باسمان کرد سلێمانی و هەڵەبجە کە ئێستا پرۆسەکە تێیدا خێراتر بووە بزانین خزمەت گوزارەکانیان چۆنەوە ئاستەکەی گەشتۆ بەچی ئێمە میوانداری بەڕێز عیسا بابلیمان کردووە کە بەڕێزیان بەرپرسی پرۆسەی دیجیتاڵیەکانن لە بانکی جیهان کە بانکی جیهانێکێکە لاو بانکە دیار و کارایانەی کە لە ناو پرۆژەی هەژماری مندا یەکەم بانک وەکو پرۆژەکە دەستی پێکردووە چەندین هاوڵاتیش تا ئێستا خواستێکی زۆریان بۆ هەیە کە لە ناو بانکی جیهاندا خۆیان تۆمارکەن بەڕێز عیسا بە خێراتی ئەم کاتت باش. زۆر سپاس. بەڕێز ئیسا پێمان بڵێ ئایا ئێستا پرۆژەکە یاخوا بڵین ئەو کەسانەی کە تۆمار کراون ژمارەی تۆمار کراوان لە پرۆژەی هەژماری من لە بانکەکە ئەو گەشتۆتە چەند؟ پەیوەست بە ڕێژەی ئەوانەی تۆمار کراون لە سەر بە حکوومەت لە بەنکی جیهان تێپەڕ بووە لە 106 بریکار. لە داهاتوو کەسی دیکە تۆمارەکرێ بە تایبەت لە پرۆژەی هەژماری من ئەتوانن موچە خۆرانی دیکە پەیوەندی بکەن بە بانکەکە ئێوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە بەڵام بە شێوەیەکی دیراست کراو پێویستە هەموو شتێک بەردەستە ڕێکارەکان بە تەواوی بەردەستن بۆ ئەوەی ئەوە ڕێخۆی بگرێتی جۆرە ڕێگریەک نییە بۆ خۆتۆمارکردن بەڵام بە هەمان بارستایی ڕابردوونا کە پڕەکەمان لە هەندێک ناوچە هاوڵاتیان خواستێکی زۆریان هەیە بۆی کە لە بانکی جیهان ناو تۆمار بکەن بەڵام نیگەرانن لەوەی کە ATM بانکی جیهان نزیک نییە لەیانەوە ئێوە چیتان کردووە بۆم کێشەیە؟ يعني على العكس هلا احنا كمصرف اما وكو بنك جيهان هناك في تعليمات هند رنماي رخراو هي كاري بيدكين بو كاري بنككان كلا تشارتوي دكاري دكن بو داناني امريكان لا تشارتوي بنشيناون دي عراقي و رنماي كان حكومه هرمي كردستان معامله كراوه بابند بوين با ڕێژەی ڕێپێدراو لە دابینکردنی ئامێرەکان واتە لە بەرامبەر هەر 1000 بریکارێک دەبینین ئامێرەیەکی ATM دادەندرێت دەبێت ئەو لەبەر چاو بگرین کە ڕێژەی تۆمارکراوان لە بەنکی جیهان لە 160,000 تۆمارکراو بریکار تێپەڕ بووە وێڕایەوەش کە لە هەرێمی کوردستان زیاتر لەو ڕێژەیە ئامێر واتە بە ڕێژەی 50 زیاتر لەوەی کە داواکراوە لە کوردستان هەن بەڵام هێشتا ئابینین لە بەردەم ئامێرەکانی ATM قەرەباڵغیەکی زۆرە بینین ئەمە هۆکارەکەی چییە؟ هلا في نقطتين دوو خاڵ هەیە دەبێت ڕوونیان بکەمەوە خاڵی یەکەمیان بە بۆچوونی من دەکرێت پەیوەندیدار بێت بە ڕۆشنبیری چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ئامێرەکانی پارەڕاکێشان چونکەمەوەکو بەنکی جیهان ئامێرە بەردەستەکانیش کە هەن ئەوان بە درێژایی کاتژمێرەکانی ڕۆژشە و بەردەوامن هەموو شتێک ڕێخۆی دەگرێت بەڵام دەبینێت و شوێنێکە موچەی لێ دەدرێت نامیان بۆ دەچێت بۆ وەرگرتنی موچە ئەوانەشی کە دەبینین بە لێشاو هێرش دەکرێتە سەر ئامێرەکانی پارەڕاکێشان بەو شێوەیە کێشە دروست دەبێت دەبێت ئەو لەبەر چاو بکرین کە پرسەکە ئەوەیە ناکرێت تۆ لە هەمان کات لەو کاتەی نامەکەی پێدەگات بچێت موچەوە بگرێت چونکە ئەو پارێ ئەو موچەیە هەیە لە هەژمارەکەی کێشە نابێت لە هەر کاتێک بچێت
لە ئێواران بێت و یاخود لە کاتێکی زوو بێت لە بەیانیان هیچ جیاوازێک ڕوو نادات و ئامێرەکە لە 24 کاتژمێر بەردەستە بۆیە پێویست ناکات کە دەبێت هەر لەو ساعەتەی موچەکەی بۆ دادەندرێت هێرش بکرێتە سەر ئامێرەکان بۆ موچە وەرگرتن. ئەمە خاڵی یەکەم. خاڵێکی تری گرنگیش هەیە کە دەبێت ڕوونی کەمەوە با باس لە بۆ نمونە موچەی مانجی چوار من وەکو بەنکی جیهان هەر لەو کاتەی کە ئەوانی دیکەش هێرشیان لەکرد خۆ دەچوون بۆ موچەوەرگرتن دەمان بینی ژمارەیەکی زۆر زیاتر لە بانکەکانی دیکە ئامێرەکانمان بەکاردەهێنن. باشە ئەمە دڵنیاییەکە بۆ خۆی بۆ هاوڵاتیان کە پێویست ناکە یەکسەر کە موچەکەیان بۆ هات بچن قەرەباڵغی دروستکەن لە بەروی ئامێرەکان ب 4 کاتژمێر کارەکەن. باشە کاک ئیسا پێمان بڵێ ئایا هاوڵاتیان تموحی ئەویان زۆرە حەزەکەن کە بە تایبەت موچەخۆران سوودمەند بن لە خزمەتگوزاری ڕاکێشانی قەرزەکان بۆ سارە بۆ خانوو ئەم ئۆفەرە لە لای ئێوە تا چەند بەردەستە و چۆن ئەتوانن هاوکاری زەبوونەکانتان بکەن و بەشدار بووانتان بکەن؟ ممتاز. هلا بهذه النقطة پرسیارێکی نابە لەو خاڵە دەمێت ڕوونی بکەمەوە کە بەنکی جیهان تەنانەت بریکارەکان ئەوانەشی بەنکەکانی دیکەشن لە کەرتی تایبەت لەم دواییانە دەتوانن سوودمەند بن لە پرۆژەیەک کە پرۆژەیەکی بەنکیە لە مۆبایلەکان هەیە پێی دەگوترێت و بانکینگی یاخود بەنکی مۆبایل لەو بەرنامەیە هەندێک خزمەتگوزاری بەردەستن بەڕوونی بڵێم دەتوانرێت بریکارەکان لە ڕێگەیەوە سوودمەند بن بۆ خۆتۆمارکردن واتە خۆتۆمارکردنیش ئەوە نیە تەنیا بێتە بەنکی جیهان هەر بریکارێک دەتوانێت ئەگەر ژمارەی هێنی خۆی دروست بکات و لە ڕێگەی ئەو بەرنامەیەوە بتوانێت سوودمەند بێت لە هەموو خزمەتگوزارێک بەردەستەکانی بەنکی جیهان. باشە بۆچی ئێستا لە بەتایبەت لە هەولێر یەکێک لەو ئۆفرانەیە کە مۆزەفێک بێوێت موچەخۆرێک بێوێت بانکی جیهان هەڵبژێرێ ناتوانن هۆکاریی ئایا لە بەرەوەیە کە خواستێکی زۆر لەسەر و بانکەیە بۆی بانکەکانی دیکەش بەشدار بن یان خزمەت گوزاریەکانی ئێوە جیاوازترە بۆیە خواستی زۆری لەسرە؟ وەکو فەرمانبەری کەرتی تایبەت یاخود حکومی موچەخۆرانی حکومی لە چوارچێوەی پرۆژەی هەژماری منە نا بە پێچوانەوە لەوانێ هاوڵاتی تر بتوانێت بەڵام ئەوانەی کە لە چوارچێوەی پرۆژەی هەژماری منان و موچەخۆری حکومی. هلا بالنسبة لأعداد پەیوەست بە ژمارەی تۆمارکراوەکان ئێمە ئەو بڕێی بۆماندانراوەکو بەنکی جیهان تا ئێستا ڕێژەکە تێپەڕ بووە لە 160,000 بریکار. پەیوەست بە تۆمارکراوەکانیش لە هەفتەی داهاتوو واتە ئەو ڕێژەیە ڕەنگە گۆڕانکاری بەسەردا بێت. ئێستا دەبین تۆمارکردن هەیە بەڵام ڕێژەکان بەو شێوەیە نییە کە لە دەستپێکی ئەو پرۆژێ و هەژماری من دەستمان پێکرد. خاڵێک هەیە پێویستە لە بەرچاوی بگرین ئەویش ئەوەیە لە ڕووی لۆجستیەوە لە دەرەوەی هەولێر یاخۆ ناوچە سەرەکیەکە ئەمە پرسێکە کارەکە ئەستەمتر دەکات بۆ دابینکردنی کەلوپلی پێویست و ئەو لایەنە لۆجستەی کە هەیە. ئێوە تا چەند هاوکارە بن لە دانانی ئامێرەکانی POS بۆی هاوڵاتیان کە سوودمەند بن لێ؟ ئەگەر پرسیارەکە دووبارە بکەیتەوە. ئامێرەکانی POS لە ناو فرۆشگا و مارکێتەکان و وەزگەکانی سوتەمەنی شوێنە جیاوازەکانە ئێوە دایانێن بۆی کە بتوانن لەوێوە پارە بە ئەلکترۆنی بدەن ئەو پارەی کە ئەیدەن لە بەرامبەر کڕینە لە موچەکەیەوە پارەکە بات. ئایا ئەو ئامێری POS دانێن؟
احنا كمصرف يمكو جيهان بنشي جيهان في عندنا حاليا استا او امراني باردان من هي بوينتي بارداني بلكو زاتر بي باردانا پارەدان لە بەرامبەر کڕی ئەمە پێویستی بەڕخستن هەیە لە ناوچەی دیکەی کوردستان کە زیاتر لە 300 خاڵی فرۆشی هەیە ئێستا. ئەمە خاڵێکی گرنگە، ئەمە کە بابەتێکی گرنگە کە وروژاندت ئێستا ئێمە کە دەچینە قۆناغ و کۆمەڵگەیەکی ژمارەیی و ئەلکترۆنی منهانی هەموو بریکارەکانی بەنکەکان دەدەن بەتایبەت ئەوانە جیهان بەتایبەت بۆ ئەوەی تەواوی موچیان بە تەواوی ڕانەکێشن و کە تۆ بڕێکی پارەت لەسەر ژمارەکە دەمێنێتەوە دەتوانیت لە خواردنگەکان لە دوکانەکان بەکاری بێنیت و پارەی پێ بدەیت. واتە لە ڕێگەی ئەو کارتە بەنکیەوە دەتوانیت کڕین ئەنجام بدەیت. تەنانەت لە ڕووی حکومیشەوە هاندان هەیە لە حکوومەت هەرێمی کوردستان بۆ ئەوەی کۆمەلگا بەو ئاراستەیە بڕوات و لەو خاڵە کڕینیانەوە بتوانن مامەڵەکانیان ئەنجام بدەن. ئەگەر کەسێک بێوێت موچەکەی ڕاکێشێ لە بانقێکی ترە، ئەگەر لە ئامریکی ئەیتیەمی بانکی جیهانەوە بێوێ ڕاکێشی عمولەکەی چەندێکێت سەر بۆ ملیۆنێک دینار؟ هلا الانتقال واتە ئەو گواستنەوەی لە بەنچێک بۆ بانکێکی دیکە هیچ ڕێگریەک نییە بۆ ئەوەی بۆ نمونە بریکارەکان ئەو کار ئەنجام بدەن، بەڵام بەپێی ئەو ڕێکەوتنێکە کراوە لە نێوان ئەو سەرپەرشتیارانی کە هەن دەبێت 3 ساڵێک تێپەڕ بێت بۆ ئەوەی بانکەکانیش بگۆڕن بە شەرتێک نابێت هیچ پابەندیەک هەبێت. کارتی بانکێکی تری پێویستە من کارتی بانقێکی ترم پێە، بەڵام لە ئەیتیەمەکەی ئێوە ڕایکێشم، ئەمولەی تەحویلەکە چەنە بێت؟ اوكي الآن بحسب تعليمات ئێستا بەپێی ڕێنمایەکانی بەنکی ناوەندی عێراق هەر بریکارێک دەتوانێت پارە ڕابکێشێت لە هەر بەنکێکی دیکە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بەبێ لە بەرچاوگرتنیمە بانکە کامە بانکە جیهان بێت یاخۆت بریکاری ئارتی بێت. ئەمە بریکار دەتوانێت جێگۆڕچێش بکات لە ڕووی ڕاکێشان. ڕێنمایی ڕێکخراو هەن لەسەر ئەو بابەتەی ڕاکێشانی پارەی نەختینەیی، ڕێژەکەش 4 بۆ 1000 واتە بەمەرجێک ڕێژەکە لە 2000 تێنەفەڕ نەبێت. ئەتوانن دوایین پرسیارم لێ وەرگرن سەبارەت بەوەی چەند ئەیتیئەمی دیکە لە ماوەی مانگی داهاتووە زیاکەن لە پارێزگاکانی هەرێمی کوردستان؟ ینی بە دەقیقی لاتانە کە چەند ئەیتیئەمی تردانن؟ حاليا بالنسبة لنا ئێستا پەیوەست بە ئێمە وەکو ئاماژەم بۆ کرد پێشووتر ئێمە 210 ئامێر هەیە و ڕێژەکەشمان 106,000 کەواتە ئێستا ئێمە باس لە چ دەکەین؟ ئێمە بە زیاد 40 ئامێرمان داناوە واتە بەراورد بە ڕێنمایەکانی بەنکی ناوەندی لە ناوچەی شارە زوور وەکو دەزانی 2 ئامێر هەن. ئێمە هەوڵمان داوە کارەبای پێ بگات و دوای جژن کارەباکە دەگات و ئامێرانش کارە دەبێت. بەردەوامیتان بەڕێز عیسا بابلی بەرپرسی پرۆسەی دیجیتاڵیەکان لە بانکی جیهان لەگەڵمان بوو. سوپاس بۆیەوە بەخێر هاتن.